جم و جۆڵی بارهەڵگرەکان لە ماوەی 2 کاتژمێردا ڕاگیرا. کاتژمێر 7 بەیانیە. مەفرەزەکانی هاتوچۆ لە شەقامەکانی سلێمانین. ڕێگا لە هاتوچۆی بارهەڵگرەکان دەگرن بۆ ناو شارەکە تاوەکو کاتژمێر 9. ئێمە هەدەفمان ئەوەی ئەو لۆد و قەرەباڵەکەی کە لەسەر شەقامی شەخسی دروستە بێ تا مۆزەفان برایانی ئێمە فەرمانگەکان بە ئاسانی بگەنە دەوامەکانیان. ڕێوشوێنەکانی جێبەجێکردنی بڕیارەکە دەستی پێکردووە. شۆفێرانی بارهەڵگرەکانیش بەشێکیان نیگەرانن لە بڕیارەکە و بەشێکیشیان بڕیارەکە بە گرنگ دەزانن. بەڵام لەلایەکشەوە خەڵکە کار و کەسابەتی زیاتر دواکەوێ تۆ تا سعانەوە کابرا سعات حەوت لەبێ لەوێش ئامادە بی هەتا سعات 9 بی لەوێش کابرا چاوەڕێتەکە. لكن ئەو 2 ساعتە کێشەمان نەبێ بخۆمان ئەوەسیان نینە دەرەوە تا ئەو 2 ساعتە سعات 9 چەنە ئەو کاتە توانین بێنە دەرەوە بۆ سەر کار و کاسبی خۆمان. بەپێی ڕێنماییەکانی بڕیارەکە هەر شۆفێرێک سەرپێچی بکات بە بڕی 40,000 دینار غەرامە دەکرێت و لە ئەگەری دووبارەکردنەوەی دەست بەسەر ئۆتۆمبیلەکەیدا دەگیرێت. هەموو ئۆتۆمبیلێکی بار هەڵگر بە تایبەتی بۆ سنتەری ناو شاری سلێمانی ئەبێ بە ڕێگە پێدان بێ. یعنی بۆ نمونە ئۆتۆمبیلی مکسەرەکان ئەوەی تێگرنی کۆنکرێت و ئۆتۆمبیلی گواستنەوەی با بڵێن شتومەک بۆ مەخزنەکان ئەبێ مۆڵەتیان پێ بێ. ینی ئەوانیش بە هەمان شێوە کە مۆڵەتیان پێ نەبوو هاوشەوەی ئەوانە بە 40,000 دینار غەرامە دەکرێت. بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆی ئۆتۆمبیلی بار هەڵگر لە ناو شاردا بڕیارێکی نوێ نییە و لە ساڵانی ڕابردوودا پێش هاتنی کۆرۆنا جێبەجێ کراوە. بەڵام ساڵی ڕابردوو بەهۆی نەبوونی دەوامی فەرمی خوێندنگە و فەرمانگەکانەوە بڕیارەکە کاری پێنەکرا. بەڵام لە ئێستادا و لە سەرەتای ئەم مانگەوە بڕیارەکە چووەتە بواری جێبەجێکردن. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.